سڵاوی خواتان لەبێ بیسەران و بینەران لە هەرجێگاکان من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویشە دەبمەوە. یەکێ لەو سیفەتانەی کە مرۆڤ هێتی و خۆیەکی خراپە سیفەتێکی خراپە ئەویش تووڕەبوونە. مرۆڤ زۆر جار لە ئەنجامی کارێک یان کاردانەوەیەک تووڕە دەبێت. هەندێک جار ئەو تووڕەبوونە سەردەکێشێ بۆ کاری خراپ بۆ پەشیمان بوونەوە. ئێمە زۆر جاران هەمومان حاڵەتی تووڕەبوونمان بەسەردا هاتووە. تووڕەبوون لە هەندێک کات باشە هەندێک کات خراپە، بەڵام بە زۆری بە شێوەیەکی گشتی تووڕەبوون خراپە. مرۆڤ پێویستە ئارام بگرێ و لەسەرخۆ بێ. هەندێک جار ئەو قسەیە کە دەیەوێت بیکە یەک دوو دقە سەبر بگرێ بیر لە قسەکە بکات و ئینجا بیکە دڵنیام تووڕەبوونیش ڕوو نادات و دڵی کەسی بەرامبەریش نائێشێنێ، چونکە زۆر جاران قسەیەک لە حاڵەتی تووڕەبوون کە کەسێک دەیکات دڵی کەسی بەرامبەر ئازار دەدات، وەکو ئەوە وایە تیرێک لە دڵی بدا. بۆیە ئاگاداری دڵی مرۆڤەکان بن. ئەمڕۆ باسی تووڕەبوون دەکەم، ئێوەش وەکو میشا بیسەر و بینەرمان بن. تو گوتت پێغەمبەر وەسەلام خوا لە پێشی ئادەمی ئەوی دروست کردی ینی سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. ئەمڕۆ باسی تووڕە نەبوون دەکەین. ئینسان چەند پێویستە تووڕە نەبێت ئارامگر بێت. بڕوا بکە مرۆڤ چەند ئارام بێ زۆر ژیانیشی باشترە، زۆر ڕێز و تەقدیری خۆش لای خەڵکی تر زۆر زیاترە. زۆر جار هەیە ئێستا دەبینین گەنجیا و زەمانەیان خەڵکی تر قسەیەکی لەگەڵ دەکەی لەوانەیە ئەو قسەیە بە دڵی وی نەبیت نەتومە بەست هیچ نییە بە نیەتیشی سپاک وا دەڵێی، بەڵام کابرا خۆی تووڕە دەکاتن کە تووڕە و لەوانە دلش عازیش پەیدا بیتن لەوانە جارەوە کێشە و ینی دروست ببیتن لەسەر ئەو بابەتەی کە بێەوە کوتایەکەش هیچ لە گۆڕێنیە ینی قسەیەکە کرایەوەتەوە. ئێستا من یەک بەخۆم بەڕاستی زۆر ئارامگرم. زۆر زەر هەیە جیرانەکان برادەرەکان بڕوا بکە پێم دەڵێن ئۆمەری ینی لەگەڵ ماڵێ لەگەڵ منداڵەکان دەڵێن تۆ سەبرێکت هەیە ینی بەڕاستی چ بڵێن منداڵەکان ئەداڵێن باشە بەسەر چاو ینی قەت دڵیان ئاجز ناکەی قەت پێیان ناڵێ ئەوە غەڵەتەوە نازانم چییە دەڵێن کەم بەو شێوەی قسەیان لەگەڵ دەکەم بە خۆیان دوای تێدەگەن. من بە ئارامی پێیان دەڵێم کوڕم یان بڵێم خێزانەکەم کە هاوسەرم دەڵێم ئەو شتە غەڵەتە ینی بۆ شوی دواتر داوای لێبوردنیشم لێ دەکەنەوە. ئێستا زۆر برادەر هەیە بەڕاستی دادەنیش پێکەوە جار مناقشەیەک دەکرد لە سەبابەتە چی دەبینی کە پێی دەڵێم ئەوهانی ئەوهایە لە زۆر تووڕەش بیتن نازانم چ دوایش بە خۆی دێتەوە داوای لێبوردن دەکە. بە حقیقەت دەزە مرۆڤ دەبی لە هەموو بار بە تایبەت ئێستا بە حقیقەت باردۆخکەی نەک بڵێم کوردستان هەر بە ژیانی دنیا هەمووی زۆر ناخۆشە زۆر خراپە ناکرێت و هەر کەسێ قسەیەکی کرد و بەڕق قسە لەگەڵ بکەی لەبەرەوەی دووربی لە هەموو شتێک ئینشاڵڵا مەشاکر زۆر بووە ینی کوشتن زۆر بووە دەبینی ها برای دەکوژی با کوڕی دەکوژی کوڕبابی دەکوژی لەسەر چ لەسەر ئەوەی کە ئارام ناگرن. بە حقیقەت سەرەتا پێ خۆشحاڵم کە کردەوەکی جوان کە دەرەی لەسەر تووڕەبوون جوانە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لا تەغضەب تووڕە مەبە. قسەکە زۆر جوان بەس کەچی ئەمە کورداری خۆمان ئەکسەری تووڕە دەبین عەسەبی دەبین هەر دەچین هەمووی هۆکارەکەی چێت تێنەگەیشتنە. باشەمە زوو تووڕە دەبین بەگشتی بەهام بەرێ باشە بۆچی زوو تووڕە دەبین؟ وەڵای هۆکارەکەی دەگەڕێتەوە سەوە ئیمانمان زەعیفە ئەگەر بگەڕێنەوە سە ئەوەی ئیمانمان بە قۆتکەین بگەینەوە سە قسەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تووڕە نابین. بەخۆت بە چ تووڕە دەبی بە چ زوو قەلبت تێک دەچێت؟ وەڵای ئەمە زوو تووڕە دەبم. ئارێ وەڵا برێن بەو شتە لەو دەقەی لۆ دیاریکەم دەبتە درۆ. باشە تووڕەبوونەکانت چەند پەشیمانی لە دووە؟ و زۆریش تا عەدەک سەتاسەدش پەشیمانی بەس ئەم تووڕەش مەرە و دەقەیە. ئارێوە دوو دەقەیت کە وەرەوە عەز دەکەی لە بنجێم قسانە بەس هەندێک شتی لەسەر ناحەق تووڕە دەبم. زۆر تا کابرا بکات ئەخبا بە عینادینە ئەو شتە گەوە بوو برێوەیە. باشە بۆچی دەبی ئێمە بۆ منە کە قسە لەگەڵ یەکتری دەکەین ئەگە نەگەینە ڕێک ینی تەفاهمی یەکدریش زۆر جاران هاوار دەکەین هاوار بەسەر یەکتریدا دەکەین دوایە دێن و دەن وڵای ببوورە پەشیمان بووینەوە غەڵەتمان کرد. ینی ئەگەر ئینسان چەندە کەمەک ئارام بگری دام بە خۆیدا بگری دوایە داوای لێبوردنیش ناکات. سەکەت ڕاستە جەلۆمە برین داوای لێبوردن دەکەین بگەڕێنەوە سەوەی سەبر بگرین الصبر من الإيمان العزلة من الشيطان هۆکارەکەی دەبتەوە تووڕە نابین. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باشە حواڵە سەر چاوم برا گەورە بەخێرەوەی بەڕێزی. ئەمڕۆ باسی تووڕەبوون دەکەین. تووڕەبوون خراپە؟ ئەروەڵا تا بڵێ خراپە چکە ینی ئینسان حتا ئارام بێ و لەسەر خۆ بێ باشترە.
بەزانەمە تو زوو تووڕە دەبیاندرێن والله پێشتر زوو تووڕە دەبووم بەس ئێستا ناوەڵا تا بڵێ پەشیمانم و مەسلەی کوردیە لە دەستی خۆت ماچکە لەی خەڵکی باشترە پێشتر بە چ زوو تووڕە دەبووی وڵی بە بچووکترین شت یەکسەر حەماوەم هەڵەسە زۆر عەسەبیە بوو هەدی ئێستا کو ئارام دەگری دام بە خۆتدا دەگری وڵی تر ئینسان کە چۆتە ئەمەنەوە ڕۆژ بە ڕۆژ هیچ شتێکت بەسەر هاتووە ئاوا پندت لێ وەرگرتبی ئارەوەڵا وڵی تر بەسەراتم زۆر زۆرە من کەسانەی کە زوو تووڕە دەبن کە دوای زووش پەشیمان دەبنەوە ئەرەوەڵا منێکیان شخصی خۆم مەسە جاری وایە لە ئاوێنە سەی خۆم وکەمانی تەریقە بمەوە کە وەختی خۆی قەدیم چ شتێکم کردووە و ینی چۆن بووم ئێستا تا بڵێ پەشیمان باشە بۆچی ئەمە زۆر جار قسە لەگە یەکدی دەکەین قسەکانمان توندا وەکو بڵێ بە شەڕدیان قسەی ئاسایی دەکەین بەڵام قسەکانمان توندا لەگەڵ یەکتری وڵی بەڕزگیان نازان بڵێم چی مەسلەی گەڵێ لەم دنیاە هەچی شتە ینی لە خۆشەویستی باشتر نییە و بە بەلاشیشە بەڵام ئێمە هەتا لە ژیان هاین کەس ڕێز و احترامی کەس ناگرێت کەس یەکتری خۆش ناوێ کە ڕۆی ئینجاڵێ بەخوا پیاوێکی چاک بوو بەخوا کوڕێکی چاک بوو بەخوا باشە بۆ تا لە ژیانیان ڕێز و احترامی یەکتری نەگری گوتت ئێستا من لە کاتی تووڕەبوون ئارام دەگرم کو خۆت ئارام دەکەوێت ینی بەس شتێک دام بە خۆتدا دەگریان کۆ دەکەی کە تووڕەبوونەکەت نەمینیان سارد ببیەوە وڵی بەڕێز چۆن بڵێم ینی ڕاستە قسە هەر ناخۆشە بەس جێ نەدەیە باشترە مەسلەیە گێڵێ لەو لای بە پاسکیلی دێتە ژۆرێ لەو لای بە ماتۆڕی دەردەچی وا باشترە بەخوا بەجددی دنیاکە هی ئەوە نیە ینی ئەمڕۆ باسی تووڕەبوون دەکەین با بزانین زوو تووڕە دەبی بەڵێ تۆڕەبوون هەم کەسێک زوو تۆڕە هەندێک جار ئیسان زوو تۆڕە دەبی هەندێک جار ئۆچی بری درەنگ تۆڕە دەبی هەندێک جار شتەیە مشکلە هەیە یان ناخۆشیەکە تووشت دەبی هەندێک جار تەحمل ناکەی تۆڕە دەبی بەڵام ئاخیری ئەگە زوو ساردیۆ باشە بەڵام ئەگە زۆری پێ بچی بڕک مشکلی تووشی مصیبەتی گەورە دەبی ئەو کاتی زوو سارد دەبیێت و وڵی تقریبان ئارێ وڵە چەندێک لە کاتی تووڕەبوونەکانت پەشیمانیت پێوە دیارە دواتر چووی بۆ نمونە داوا لێبرن لە کەس کردبی یان لەو کارە یان لەو قسەی کە کردیتت پەشیمان بووبیەوە بەڵێ ئارێ وڵە زۆر جا توش بوومە زۆر زە تووڕە بوومە لە شەخص تووڕە بوومە لە ئانی کاتدا تێدەگەی ماوەچی پێچووە پەشیمان بوویمەوە هەندێک زار تاخیریش بووە پاشان بیرم کردەوە کە غەڵەتم داوای لێبردم لێ کردیە با بزانم کاتێک ئێستا کە تووڕە دەبی چۆن دام بە خۆت دادەگری چۆن یعنی بۆ نمونە ئەگەر لە حاڵەتە تووڕەبوون کە تووشت دەبی بۆ ئەوەی کاردانەوەی خراپت نەبی چۆن دام بە خۆت دادەگری ئیسان وەکو پێغەمبەر ساسەم دەفەرمێ ئینسان کە تووڕە بوو وا باشە تێدەگەی دابنیشی ئەگە بە دانیشتنەوە بە پاڵدانەوە ئەگەر نابسی دەستنوێژی بشواتن سار دەبیەوە چکە تووڕەبوون لە شەیتانەوە ئیسان ئاگری شەیتانیش بە سار دەبتەوە بە ئاوی دەستنوێژ جێک لەوانەیە کە ئینسان کە دەستنوێژ بشواتن بەرەو تووڕەبوونەکەی لە ناو دەچی ئارەکو پێ سعابەت شاتە لای پێسەسم فەرمووی ئوسینی یا ڕەسوڵ الله وەسیەتەکەم کە فەرمووی لا تەغضب گوتی وەسیەتێک کەش گوتی لا تەغضب گوتی وەسیەتێکی کەش گوتی لا تەغضب یعنی کەواتە تووڕەبوون مصیبەتێکی زۆر گەورەی لەو بەشەری ئەگەر تووڕەبی لەوانەیە تێدەگەی لە خەڵک عاجزبی لەوانەیە تووشی مصیبەتش گەورەبی لەوان تووشی کوشتن و بڕیم بی تووشی زۆر مصیبەت دەبی باوەستەی تووڕەبوون سەرچاوەیەکی زۆر خراپە لەو بەشەری ئەگەر بێت و زوو سارد نەبیتەوە زانم زوو تووڕە دەبی درەنگ تووڕە دەبی وڵی ئەمن زۆر لەسەر خۆمم تووڕە دەبم نارێم تووڕە نامم بەسەر ئەو دەمەنیە پیشەمان دەمەوە شەیتانی بە نەعلەت دەکەم چکە لۆ تووڕەبوون لە دەست خۆتدایە کە تووڕە دوایە تووڕە بەس بێک سادیش نییە سارد دەمەوە بە خۆم لە خۆم دەکەم لێ شەیتان بەناڵبی ئەو غەڵەتی کرد ئەمنە غەڵەت ناکەم پێدوانێت هەندێک جار لە ئەنجامی تووڕەبوونی خەڵک دەکوژرێ بۆ نمونە خەڵک لە ناو دەبردرێت نەخێر ئەگە بێت لە کاتی تووڕەبوون مسعادەك بغێ دوو خولەک فکر بکەوە کە دەزانی هیلاکات دەکەوت تووشی سزن دەبی بە خۆت پیشەمان دەبیوە نایکەی یعنی ئینسان پێشەوەی قسەکەی بکە بیر بکاتەوە ئینجا قسەکەی بکاتن ئەو کاتە بەشمە کە بیری لە شتەکەی کردەوە بیوێ ئەو شخصەیە بکوژیتن کە فکری لۆ هاتوو بریێشی سەری برن کرد شەیتانی بە نەعلەت دەکا باشە دەبینم بەگشتی خەڵک لە بازار لە شوێنەکان تووڕەبوونی پێوە دیارە هەتەمەشای خەڵک دەکەی
لە جیاتی زەردەخەنە تووڕەبوونی پێوە دیارە لە بەرچیەوە ئەخ بەخۆی نیە ئەو زولفا دەرێن دنیا زۆر گەورەیە زۆر بە قیمەتە بەس ئەمە دنیامان بە فشە دانایە بەس چییە ئەو تووڕەبوونەیە عامەتەن بە مادە خۆی تووڕە کردیا بە مادە ئێستا ڕۆژە لێرە برادێر یەکترن هەڵەیەک ڕێزی تێک ئالانە سەچی لەسەر 2 دیناری هەر برادێر یەکسە من ئەگەر تو برادێری من بوو لەسەر 2 دیناری لە تون تێکدا حتى حياتي ما بس هذا شو برادراتي ناكم كلو كمرجي شمنا لو سلم دبيوا سلم ما بوا أولي سلم بوا نقول مرجي مكاتم أتدري تمشكان أو عمي وهاي عمي ما دايا أنا إذا كبردير إيشنيا بابا إيشنيا خالص خيلو تدانا دبي بيشكر نيا دلكو مكات خوي وندم مشكلكو إيش وندم إيش بكم هذا أوا دنیا وشی زارانه و دنیا خوش بس اما گوراینا صبر مانیه نه صبر نیه ئەو سەبرە پێیادە بی او صبر نیه لروعم پیاده بی که تو روع من صبر بس دبی پیشان وابو پیشان کا وابو اتو لماری خود گوش مریش کده بو جیرانکت هی با نیبا یواری قاپو کدی قاپا کلو روان دکر ایسا قاپ کل شارتو کابره دبا بزنم شو چی نانی لخوم إلا لا يخش بزر نبي دقيش بلا اسم أري بقول بعد عمي وعيا خوار ما بيبكى لە چاو پێشتر خەڵکی ئێستا زوو تووڕە دەبیان خەڵکی پێشتر زوو تووڕە دەبوو نخير بيشان ترى ممكاني بيشاني جهنم ما نبو بتاع قطوق دكي باش دكراوه بس جهنم قبار بو تكلو عالمك فقير بو ئەمە بەس خەڵک لەگەڵ یەکتری باش بووە بە سەبر باش واكو أو تبراي خود بونيا هني زيرانة كي توي خوش دويس براي كي خودت خوش ندويس استكان كاكا إسا أو برادري منها مرعباش مانيا بيتوني بريم كاكا دي 500 دينار مدي بيش مراد بيوري كا بيشان وابو أي برازم دبي خوار ما بيبكا إلا ئەمڕۆ باسی تووڕەبوون دەکەین تووڕەبوون چەندێک سیفەتێکی خراپە والله هەرچەندی برێی تووڕەبوون زیان بە مرۆڤەگەینیتن هەرچەندە ئارامبی لەسەر خۆبی لێبوردووبی باشتری ئەتو چەندە گوت کردیە کەسێکی ئارامگربی لەسەر خۆبی زوو تووڕە نەبی والله ئەو مرۆڤ پێویستە لەسەر خۆبی ئارام بیتن ضروریە ینی ئەوە بەڵام هەندێک جار ئەبینی شەیتان غەڵەبەکت لێ ئەکاتن کە شەیتان غەرەبەی لێ کردی ئەبینی مرۆڤەکە ئێرادەی خۆی لەدەستەدا بەداخەوە هەندێک جار پێدوانیە مرۆڤ لە ئەنجامی تووڕەبوونی کارێکی خراپ دەکاتن دواتریش پەشیمان دەبێتەوە بێگومان هەر مرۆڤک کە تووشی تووڕەبوون بوو هەڵە چاوەڕانیەکە کە هەڵەکەی کرد ئەنجامی دوایی پەشیمانیە بەخۆت قەت تووڕەبووی دوای پەشیمان ببیەوە واللهی نابەو دەرەجەی چونکە لە ژیانمدا ئارام بوویمە دائیمان چ شتێک بۆی کردیە کات و ئارام بی واللهی تەبیعەتی خۆم بەێ دووەمین یەک لە سفەتەکانی ئیسلام مەفروزە ئارامی هەبیتن پیاوەک دێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەڵێ ئامۆژگاریم بکە پێغەمبەری خوش درودی خوا لەسەر بێ پێی دەڵێ ئارام بگرە لەسەر خۆ بە تەبیعی ئەوە لەسەر هەموو مسلمانێک پێویستە ئارام و سەبری هەبریتن السلام علیکم السلام ورحمة الله وبركاته باريز بخير من خير بابزانم تووڕەبوون چەندێک سیفەتێکی خراپە کە ئینسان هەیبێت والله توربون بغمر صلى الله عليه وسلم سيزار وسيتي با صحابية شكرت لا تغضب لا تغضب لا تغضب فرموي أوصيني يا رسول الله فرموي رين ما يمك يا رسول الله سيزار دوباره كردوا فرموي تورما بهشت دلوها بس أو رما بعام بخومان تورا دبين زور أو صفات مانية نقبرين بخوم ونيمة لبرسي بعام تووڕە دەبین بخواي إيمان زعيفي يعني إنسان إيماني زعيفة وقناعتي نية
ئەگەرە تو قەناعەتت هەبوو بەخوای گەورە و ئەنی ئیمانەکەت جێگیر بوو زۆر احتیمام بە شتان نادەیت تووڕە نابی ئەتو زوو تووڕە دەبی بەخۆم باش نیمە هەرێ وەڵڵا لەبەر چیا زوو تووڕە دەبی واللهی نازانم بەدەستخۆشم نییە بەدەستخۆش نیانی کێشە هەیە دەبینی تووڕە دەبی باشە چەندێک لەگەڵ مشتریەکانی خۆت تەعاملت هەیە ئارامگری بەخوای ئەنواع شەخص دێ هەر یەکە تەبیعاتەکە دەبی بگونجێ لەگەریان الناس معادن با بزانم تووڕەبوون چەندێک سیفەتێکی خراپە حتا حەز بکەی تووڕەبوون و عەسەبیەت سفەتێکی خراپە لەحزەیەکی کاتیەکە لە ئینساندا دروست دەبێ لەو بێسەبری و بێتەحەملی و تووڕەیەدا کارەساتێک ڕوودەدا کە ئینسانەکە دوایی پەشیمان دەبێتەوە جا پێش ئەوەی کە پەشیمان بێتەوە پێویستە ئینسان تووڕەیی بەکار نهێنێ دایمە هادوو و بەهادئی و بە ئەقڵانە ئیشەکانی بەڕێوە ببە لەوەی کە بە تووڕەی بیکە یعنی تووڕەیی پەشیمان لە دووە لە 100% داری پەشیمانیش بەری نییە باشە چ کاتێک هەبووە لە ژیانی تو تووڕە بی دوای پەشیمان بووبیەوە بڵێ خۆزگە و قسەم نەکرد بە خۆزگە و کارم نەکرد بایە مرۆڤ جایز الخەتایە یا هەموو کاتێک ئەقلێک نییە تۆ لە پەیوەندی لەگەڵ ڕۆژانە لەگەڵ خەڵکدا و ڕۆژانە لەگەڵ خوێندنەوە و لەگەڵ ئەمانە ئینسان دائیمەن گۆڕانکاری بەسەردادێ کاتێکی کە گۆڕانکارێکی بەسەردادێ شتایەکی لە چوارچەوەی ئینسانیا دەخێنێتەوە ئەو گۆڕانکاری تێدا بە وجودێ کە شتێکی لەوە پێشتر کردوێتی ینی ئەقلیەتی بەڕاستی ئەوەی لەوانەیە دەرگ نەکرد بێ هەستی پێ نەکرد بێ لەبەرەوەی 100% منیش شتی غەڵەتم کرد و پەشیمانم لێ ویوادارم هیچ کەسێکی شتی غەڵەت نەکە و داری پەشیمانیش بەری نییە باشە بچ شتێک زوو تووڕەت دەکات وڵا بە حەقیقەت من وەختێکی کە مرۆڤێک دەبینم پێویستی بە مەسەڵەن هاوکاریە مرۆڤێک دەبینی نوقسانیەکی هەیە یا ئینسان لەو کاتەدا کە مەسەڵەن ئینسانایەکی کە بە شێوەیەکی ئینسانی سەرڕایەوەی کە بە نوقسانیش بێ هەر شتێک بێ وەک ئینسانەکە بێت تەمەشای بکەیت و لەو چوارچێوەیە بۆی بڕوانی و ئەو شتانە من زۆر عەسەبیەکە یا عەزەت و ئازاردانی حیوانێک بەڵێ بەوان زوو تووڕە دەبی زۆر پێم ناخۆش زۆر باشە ئەدی لە کاتی تووڕەبوونت چۆن ئارام دەگری چۆن دام بە خۆت دادەگریت ئەمن بە حەقەت دەنجی ماتۆری زۆر بێزارم دەکا و تووڕەم دەکات دائیمەن من بیر لەوە دەکەمەوە بۆ خۆم کە مەسەڵەن نییە شت نییە ئینسان نییە تووڕە نەبێ تووڕەبوون هەیە بەڵام دائیمەن بیر لەوە دەکەمەوە بەرامبەرەکەیشم وەک مرۆڤ بێت تەماشا دەکەم بۆیە هەر هیچ وەختێ حەز بەوە ناکەم بەرامبەر بە مرۆڤێکی تر تووڕەیی پیشام دەم یا تووڕەبوو دائیمەن حەز دەکەم بە ڕوویەکی ئینسانی و ئینسانیەتەوە بڕوان بە شتەکان و احترامیان لێ بگرت بزانم بە چ شتێک تووڕە دەبی بەخوا بە چ لەخوا بە زیاد بێ کە ئەوەی کە بەرامبەرەکەت جەوت بگرێ یعنی دەبینی تۆ جەوەکەت خۆشەوە ئەو جەوت تێکدا بۆی تووڕە دەبی بەوە تووڕە دەبی ئەرە وەڵڵا باشە کاردانەوەی تو چیە لە ئەنجامی تووڕەبوونەکەت وەڵڵا ئینسان عەسەبیە بێ کە عەسەبیش بوو جاری وایە کارێک ترازێ ئەرەوە بەڕێک سەبر بگرە ها ئارە وەڵڵا سەبرکردن باش ئارە وەڵڵا خوانە خواستە باشتەشی خراپ ڕوو نەدات لە فزبی لە کردار وایە ڕاستە باشە ئەو کاتەی کە تووڕە دەبی ئاوا خۆت دەڵێ کەسێک کە تووڕەت دەکا کودام بە خۆت دادەگری بەخوا دەبێت دامە خۆت دابگرێکە بتوانی وەگەر نەشتوانی وە چارنییە چکە ئاگادار بە کەسێک دێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی دەفەرمێ ڕێگایەکم نیشان بدە پێ بچمە بەهەشتی ئەوش دەرێت تووڕە مەبە هەر ئامۆژگای دەکات تووڕە مەبە کەواتە ئینسان ئەگە ئارامگر بی لەسەر خۆبی دەتوانی زۆر هەنگاوی باش بنێەوە دەتوانی بچێتە بەهەشت بۆ ڕێگایەوە بۆیە زوو تووڕە مەبە باشی شەڵڵا شەڵا تووڕە نابین سلام علیکم عەلەیکم ئەسسەلام حاڵ باش یاخوا بەخێر بم برای بە ڕێزی وەزع چۆنە با بزانم زوو تووڕە دەبی یان درەنگ ناوەڵا تووڕە نابم ئینشەڵڵا ناوەڵا من زۆرە حملت زۆرە بەڵێ باشە چی وەی کردی ئەوە ئارامگر بی وەڵڵاهی من دایمە لە مێش خۆمە تەحلیلی یەکەم هەر ئارامگیر بووی باشترە ئەگەر تووڕەبی هیچ لە تووڕەیەکەت هیچ حاصل ناکەی مەسەلەیە کوردی خۆمانەیە ئەڵێ ئەگەر ڕۆیتە گژێکیەکە شەڕت لێ کرد دوای ئەبێ ئەگەر خەتای تۆ بێ بڕۆیتە سەر جیەکەی تەنەزولی بۆ بکەی خۆ پێش ئەوەی من تەنەزول دەمە خۆم با مقابلەکەم تۆزێ ساردەوە بێ ئەوی تووڕەبینەکە نامێنێت حملێکی گەرەکەوە تەواو بەگشتی خەڵک چۆن دەبینی ئارامگرێن تووڕەنە
وەڵی قسێ زۆر جوانە بەس هەموو خەڵگشت یەک مستەوانیە هەیە تووڕێە هەیە ئارامگرە هەیە لەسەر خۆیەتی ئیتر خۆی بە شێوەی گشتی زۆری چاکە خراپ نییە ئارامگرە بەس ما احتراماتم بۆ ئەوە بێ تۆزێ گەنجەکانمان تووڕن گەنجەکان شەمۆچی یەک نینەوەیە گەنجەکان تۆزێکیان تووڕە ئەگەر ئەو گەنجانە مەسەرەن سیر قەدیمەکان بکەن سێر گوێ لە باوکیان بگرن لە دایکیان بگرن تێگەی بە قسەی دایک و باوک بکەن بە حیاتی قەت زەرەر ناکە خۆی قسەی پێشینان کوردایەتی خۆمان ئەڵێ باوکی کوڕ حەزەکە کوڕەکەی لە خۆی پیاوتر بێ کەواتە ئینسان ئەگە بە قسەی کەسی لە خۆی گەورەتر بکە زۆر ناکە نا و دایمەن حەزەکەم ئینسان بزان تۆ قسەت بەگەم بە چیوە جوانی بە ڕێزۆ یەک پیا لە خۆت گەورەتری بە ڕێزی لێ بگرێ ئەو خوا پێغەمبەرش ڕێزت لێگرێ خاصەتەن لە دایک و باوکت ئەگەر ڕێزت گرت خوا پێغەمبەرش ڕێزت لێگرێ لە هەموو شتەکانتە لە بوارەکانتە سەرکەوتووە بی باشە باسی داک و بابت کرد چەندێک پێویستە منداڵ کاتە کە داک و بابی دەگاتە تەمەنەچی بەرامبەریان ئارامگربی لەسەر خۆبی هەرو داک و بابەژە مندارە پێگەیاندیە زووت و ڕەنەبیتن بەرامبەریان بەڵێ بەڵێ بڵێ دایک و باوک وەکو مامۆسان تەلەبە ئیسەوختی ڕاتە مەدرسە مامۆستا دەرسی نادا باوک و دایکە تا ئەو ڕۆژێ پێگەێنێت دەرسێدا بەڵام من بەعکس زۆرم بینیە باوک و دایکی زۆر محترمە کوڕەکە خراپ دەرەچێ هەیە باوکی خراپە کوڕەکە محترم دەرەچێ ئیتر نازانم چییە کارە نازانم مەسەلەکە چییە بەس هاوڕێژ دەورە بینیە هاوڕێی خراپ لە ڕێ دەریەکە ئەگەر لەگەڵ هاوڕێ چاکە ڕێک و پێک بڕاتن نەسیحەتی کە پیا و چاک بێت تەمان ئەیش ڕێک و پێکە بێ مرۆڤ کاتێک کە تووڕە دەبیتن چۆن دام بە خۆی دابگری چۆن ئارامگربی قسەت بۆکەم خۆی تووڕەبوون نەوعی هەیە بەجار تو سیرەکەی شتێک مەسەرەن تۆ لە شار عسیارێکە تا بێ یەکێ دەستە شکێنێتە ملتا خۆی تووڕە کردێت تو هەر بۆیە لایە سەلامێکی بۆ کە بڕۆ زۆر احتیادیە لەوە باشترە تۆ داوازی و یەک بگرن ناو شار ئاو تۆڕەبین هیچ قەبزێکی نییە لە تۆڕەبن هیچ نابێتەوە بەڵام من بینیمە شەڕی کردە دوای ڕۆیتەوە بۆ ماڵ پەشیمان بۆ تێتی خۆزگە ئەو قسەم قبول کردای بەس ئەو شەڕەم نەکردایە ئەبێ زۆر لەسەر خۆت بی ئارام بووی مەسەرەن لەو مقابلەکە تێبگەی ئینسان چەنێ لێبوردنی بێ ئستاز بەرامبەر تۆ خەڵک هەبووە بۆ نمونە تووڕەیی خۆی دەربڕیبی کاری کردبی بەڵام تۆ ئارامگر بووی بەرامبەری وەکووی تووڕە نەبووبی هاتە قسەی کردە قسەکانی یعنی قسەکانی لایەقنەوە بەس من قبولم کردێ لەبەر ئەوەی ئەو لە من مناڵتر بووە وتم ئەگەر بێت و سەر بنەمە سەری خەڵ دوای ئەڵێ ئەی تۆ گەورە بیت ئەو مناڵ بوو ئەبێت تۆ لێبوردنت باتایە پێشەوەی خەڵک تەمێ بکە من خۆم تەمێ خۆمەکەم هادەوە مشکلە نییە و دو ئەستا نە جوێن بۆ باوکە ڕوانە بۆ دایکە ڕوانە قسا ڕابەست تۆزێ ئارامت بێ دایان و خۆتا بگری هەموو شتەکان خۆی کۆتایی تێ بە ئیسراحەت بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج زوو تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو بەگشتیان دێک مرۆڤ زوو تووڕە دەبن هەندێکی دیکەشیان درەنگ تووڕە دەبێت هەیە زوو تووڕە دەبێ و زوو سار دەبێتەوە هەیە زوو تووڕە دەبێ و درەنگ سار دەبێتەوە مرۆڤ پێویستە ئارامگر و لەسەر خۆ بێ زۆر جارەوەیە کە کەسێک تووڕەت دەکات یان کارێکت بەرامبەر دەکات هەرچەندە ئەو قسەیە نەشیاو بێ ئەو کارەیە کارێکی خراپ بێ بەڵام کە تۆ ئارامت گرت کە تۆ سەبرت گرت کاردانەوەی خراپت نابێ چونکە دەبینین و بینیتمان خەڵک هەیە لە ئەنجامی تووڕەبوونی کارێکی کردیا قسەیەکی کردیا کەوا سەری کێشەیە لە بۆ کار و کاردانەوەی خراپتر زۆر جاری وایە بینی ومانە دوو دراوسێ لەسەر جۆگەیە کە بووەتە مناقەشە و مشتومڕیان دواتر لە ئەنجامی تووڕەبوونیان یەکێکی دیکەیان سڕیتەوە بۆیە پێویستە ینی مرۆڤ ئاگادار بێ چۆن مامەڵە دەکا چۆن هەڵسوکەوت دەکات من دەڵێم تووڕەبوون لە هەندێک کات و لە هەندێک شوێن پێویستە بەڵام بە پێی پێویست و بە شێوازێکی تەندروست تا پرۆگرامیشی دیکەمتان بەخوای گەوردە سپێرمە شاد و کامەران بن خواتان